لە ڕادیۆی دەنجیگەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لە ڕادیۆ دەنگیگەلەوە بە یارمەتی هاوکارانم کەشتی هەواڵەکانی ئەمڕۆ سێشەمبە 9 ئەیلولی 2025 دان پێشکەش دەکەین. کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە و نوێنەرەکانی لە کۆتای مانگی ئابوو سەرەتای مانگی ئەیلولەوە سەدان نامێن بۆ سەرۆکی لێژنەی وەزیرانی ئەنجومەنی ئەوروپا و نوێنەرە هەمیشەیەکانی دەوڵەتانی ئەندامی ئەنجومەنی ئەوروپا ناردووە و لە نامەکاندا داوا کراوە کاتی ئەوەیە لێژنەی وەزیران دەربارەی دۆسی مافی هیوا بڕیار بدات. ڕێکخراوە پارتە سیاسیەکان ڕایانگەاندووە با گوێرەی دادگای مافەکانی مرۆڤی ئەوروپا سزای زیندانیکردنی قورسی هەتاهەتایی لەسەر ڕێبەرۆجەران وەک پێشلکردنی مادەی سێهەمینی پەیمانی مافەکانی مرۆڤی ئەوروپا پێناسە دەکەن و هەروەها دادگاکە داوای لا دەوڵەتی تورک کردووە بۆ جێبەجێکردنی مافی هیوا پێویستە هەموارکردنەوەی یاسایی ئەنجامدا. کەنەکە و ئەو ڕێکخراوانەی کاپشگری دەکەن داوایان لا لێژنەی وەزیرانی ئەنجومەنی ئەوروپا کرد بەر پرسیارەتی خۆیان جێبەجێ بکەن و فشار لە حکوومەتی تورک بکەن تا ئەوەی بڕیارەکەی دادگای مافی مرۆڤی ئەوروپا جێبەجێ بکە. کەنەکە ئاماژەی بۆ کردووە کا بڕیارەکە کاریگەری ڕاستەوخۆی لاسەر پرۆسی دیموکراتیک بوونی تورکیا دەبێت و باسی لەوەش کردووە کە حکوومەتی تورک ساڵی ڕابردوو با پلانی چالاکی کە پێشکەشی کردووە ڕایگەاندووە کە مافی هیوا دەستەبەر ناکەن بۆ ڕێبەرۆجەلان و ئەو زیندانیانەی کە سزای هەتاهەتاییان بۆ بڕدراوەتەوە. کەنەکە بڕیار و هەڵویستەکانی دەوڵەتی تورکی بە پێشلکردنی مافی زیندانیان وەسف کردووە و ڕایگەاندووە کە ئەمە کاریگەری نەرێنی لا سەر پرۆسەکە دەبێت و هەروە تیشکیشی خستوەسە سەر ئەو هەنگاوانەی کە ڕێبەرۆجەلان لە ئیمراڵیەوە لەژێر هەلومەرجی سەختدا بۆ پرۆسەی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک گرتوویەتە بەر. هەروەها لەو نامانەدا کە نێردراون ئاماژە بۆش کراوە کە پەکەکە بە کۆتایی هێنان بە تێکۆشانی چەکداری خۆی هەنگاوێکی مێژووی ناو ڕێبەرۆجەلان بەردەنگی سەرەکیە بۆ چارەسەری پرسی کورد و لا ڕاگەیاندراوەکەیشدا باس لەوە کراوە کە بەردەنگی سەرەکی پێشکەوتنی ئاشتی و لە گۆڕەپانی نێونەتەوەیدا نوێنەری ناسراوی گەلی کورد ڕێبەرۆجەلانە و داوا لە لێژنەی وەزیرانی ئەنجومەنی ئەوروپا کراوە بۆ ئەوەی کە پرۆسەکە بە ئاشتی بەڕێوە بچێت ڕۆڵی خۆی ببینێت. چالاکی ڕێپێوانی درێژ کە هەموو ساڵێک ئەنجام دەدرێت ئەم ساڵ با دروشمی ڕێپێوانی ئازادی و دیموکراسی لە یالەتی ڕێین-وێستفاڵیە ئەڵمانیا بەڕێوە دەچێت. جیان لە ئەڵمانیا چاوەڕان دەکرێت لە فەڕەنسا، سویسرا، هۆڵەندا و بێلجیکا زۆر گەنج بەشداری لە ڕێپێوانەکەدا بکەن. لێژنەی ئامادەکار 7 ئەیلوول ڕۆژی یەکشەممە لە ڕاگەیاندراوێکدا خاڵەکانی دەستپێکردنی ڕێپێوانەکەی ڕاگەیاندبوو کە ڕۆژی ڕابردوو بە ڕاگەیاندراوێکی نوێ ئاماژەی بە هێندێک گۆڕانکاری کرد. بەشداربووان 9 ئەیلوول لە نێوان کاتژمێر 3 تا 5 ئێوارە لەسەر ئەو مێزەی کە لە ناوەندی کۆمەڵگەی دیموکراتیکی کوردی کۆم دادەنرێت ناوی خۆیان تۆمار دەکەن و بەشداری لە ڕێپێوانەکەدا دەکەن. لێژنەکە باسی لەوە کرد کە ناونیشانەکانی کۆبوونەوەکە لە چەند کاتژمێرێکی داهاتووشدا گۆڕانکاریان بەسەردا دێت. فەرماندا پێشنگەکانی تەفگەری ئازادی کوردستان نورەدین سۆفی و کۆچەر و ئۆرفا و خەباتکارانی ئازادی بەختیار گابار و دەفران مزگین لە شاری تۆرنتۆی کەنەدا لە ناوەندی جوڤاکی کوردی دیموکراتیک بەبیرهێنرانەوە. لە بەیرهێنانەوەکەدا هاوسەرۆکانی ناوەندی جوڤاکی کوردی دیموکراتیک ڕاگەیاندراوێکیان خوێندەوە و هاوکات بە ناوی بنەماڵی شەهیدانەوە وتەیەکی ڕێبەرۆجەلانیش بەبیرهێنرایەوە کە وتبووی تەفگەری ئازادی ڕۆمانێکی بێکۆتایە و ئاماژە بەوە کراکە یەکێک لە پاڵەوانەکانی ئەم ڕۆمانە شەهید نورەدین سۆفیا. هەروەها لە ڕاگەیاندراوەکەی بنەماڵی شەهیداندا هاتبوو کەم تەفگەرە لە هەمان کاتدا خەباتی کرێکاری و ئاماژە بەوەش کرا کە شەهید کۆچەر و ئۆرفا یەکێکە لە نمونانە. لە کۆتایی بەبیرهێنانەوەکەدا سینەفەزیۆنێک نمایش کرا و دروشمی شەهیدان نامرن و بژی ڕێبەرۆجەلان وترایەوە. بۆ گەریلای هەپەک فەرهاد دێمیر بە ناسناوی دەنگتاف ئاماد کە لە گارە شەهید بوو هەروە شەڕوانی قەسەدا بیلال توتال بە ناسناوی پروسک فورات کە لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا شەهید بوو
لە گەڕێکی دیجلەی نووسێبین مەراسمی یادکردنەوە بەڕێوە چوو. نوێنەری پارتە سیاسیەکان و ڕێکخراوەکان و هاوڵاتیان با پێشەنگایەتی مەبیادەر سەردانی مەراسمەکان کرد. هەروەها پەرلەمانتاری دەمپارتی مێردینیش بەشداری کرد و تیشکی خستە سەر ئەو پرۆسەیە کە بە چارەسەری پرسی کورد دەستی پێ کرد و جەختی کردەوە تا بەدیهاتنی ئاشتی ناوەستن. بنەماڵەکانی دەمیر و تۆتال جەختیان کردەوە لەسەر خاوەنداریتیکردن لە پرۆسەی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک و داوایان کرد دەوڵەت هەنگاو بنێت. یەکێتی ژنانی گەنجی شاری حەلەب مەراسمی یادکردنەوەی بۆ ئەندامی کۆردیناسیۆنی تەفکەری گەنجانی شۆڕژگێڕی سووریا ئاژێنیەوە و زبان ئەسناوی چیا ڕزگار کە لە 25 ئاب شەهید بوو هەروەها بۆ شەهید بێریتان ئاماد بەڕێ خست. مەراسمەکە لە ناوەندی یەکێتەکە لە گەڕەکی شێخ مەخسوود و ئەشرەفیە بە بەشداری گەنجانی گەڕەکەکە و ڕێکخراوە مەدەنیەکان و پارتە سیاسیەکان بەڕێوە چوو. هەروەها سینەفەزیۆنێکیش دەربارەی ژیانی شەهیدان نمایشکرا. ناوەندی ڕاگەیاندنی هێزەکانی سووریای دیموکراتیک قەسەدا با ڕاگەیاندراوێکی نووسرا و ناسنامی 4 شەڕڤانی شەهیدی ڕاگەیاند. لە ڕاگەیاندراوەکەدا هاتووە شەڕڤانانمان جومعە ئیبراهیم ئەلزەینە بە ناسناوی ئەیمن، سولەیمان ئەحمەد مەزید بە ناسناوی عەلی و مالێک ئەلحوشی بە ناسناوی یوسف کە لە هەرێمی تەیرەزۆر لە کاتی جیاواز لا دژی شانە نووسیتوەکانی داعش شەڕیان کردووە شەهید بوون و هەروەها عەبدولجەبار عومران خەلیل با ناسناوی لەوەند قامیشلو لە ڕووداوێکی سەربازیدا لە شاری حەسەکە شەهید بووە. لە بەردەوامی ڕاگەیاندراوەکەدا قەسەدا ئاماژە بەوە دەکات کە شەڕڤانان ئەیمن، عەلی و یوسف لە دژی شانە نووسەکانی داعش بەرخۆدانێکی بێهاوتایان ئەنجام داوە و ڕاشێنگیان بۆ پاراستنی گەلانی هەرێمەکە لە دڕندەی داعش گیانی خۆیان فیدا کرد. هەروەها ڕاشی دەگەیانن لەڤەند کە تازە بەشداری هێزەکان بووە لە خولەکانی پەروەردەدا بەشداری کرد و لە زۆرینەی ئۆپەراسیۆنە سەربازیەکاندا لە دژی داعش کە ئەنجامدراوە بەشدار بووە. زانیاری لەسەر ناسنامی شەهیدان بەم شێوەیە خسرا خراوە تاڕ و جومعە ئیبراهیم ئەلزەینە با ناسناوی ئەیمن لە تەیرەزۆر لەدایک بووە و لە تێکۆشان دژی شانە نووسەکانی داعش لە 6 ئەیلولی 2025 لە تەیرەزۆر شەهید بووە. سولەیمان ئەحمەد ئەلمەزید بە ناسناوی عەلی لە تەیرەزۆر لەدایک بووە و هەروەها لە تەیرەزۆر لە 6 ئەیلولی 2025 شەهید بووە. مالک عەبدوڵڵا ئەلحوشی بە ناسناوی یوسف لە فەڕوجە لەدایک بوو، ئەویش لە 5 ئەیلولی 2025 لە تەیرەزۆر شەهید بووە. هەروەها عەبدولجەبار عومران خەلیل بە ناسناوی لەوەند قامیشلو لە حەسەکە لەدایک بوو، لە حەسەکە لە ڕووداوی سەربازی لە 3 ئەیلولی 2025 شەهید بووە. محەممەد شیع سوودانی لە بروکسلی پایتەختی بەلجیکا لەگەڵ مارک ڕۆتە ئەمینداری گشتی ناتۆ کۆبووە و لە کۆبوونەوەکەدا تاوتوێی پەیوەندیت و قۆڵیەکانی نێوان عێراق و نوێنەرایەتی ناتۆ لە عێراق کرا. سەرۆکوەزیرانی عێراق پێزانینی خۆی بۆ بانک هێشتی مارک ڕۆتە بۆ بەشداریکردن لە کۆبوونەوەکانی ئەنجومەنی باکووری ئەتڵەسی دەربڕی و ئاماژەی بەوەش کرد کە عێراق هەموو ئاڵنگاریەکانی تێپەڕاندووە و ئەمڕۆ نوێنەرایەتی پایەیەکی بنەڕەتی ئاسایش و سەقامگیری ناوچەکە دەکات. سوودانی جەختیشی کردەوە یەکگرتووی کۆمەڵایەتی لە عێراق هێزی خۆیەتی و پێویستیشە کۆمەڵگەی نێودەوڵەتی ڕۆڵی خۆی بگێڕێت لە ڕاگررتنی شەڕ لە ناوچەکەدا. ئیسماعیل بەخای وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران سەبارەت بە گفتوگۆکانیان لەگەڵ ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمی ڕایگەیاند گفتوگۆ و دانوستانەکانمان لەگەڵ ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمی زۆر باشە و تاکو ئێستا زۆریان ئەرێنین، بەڵام گفتوگۆکانمان تاکو ئێستا کۆتاییان نهاتووە. دەشڵێت چوارچێوەی گفتوگۆکان تاوەکو ئێستا بۆ ئێمە ڕوون و ئاشکرایە و چوارچێوەکە بۆ ئێمە بریتیە لە یاسا و ڕێساکانی ئەنجومەنی شۆرا و بەرژەوەندیان نیشتمانیەکان. ئەوە لە کاتێکدایە توێنێ لە ئێران ژمارەیەک پەرلەمانتار پێشنیارێکیان ئاڕاستی سەرۆکایەتی پەرلەمان کرد بە مەبەستی ڕاگررتنی هەماهەنگی لەگەڵ ئاژانسی وزەی ئەتۆم. گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن هەر شاد بن.